کاریگەری گۆڕانەکانی کەشوهەوا لەسەر جیهان لەسەر زۆرێک لە وڵاتان بە دیارکەوتەوە ئەویش بۆ کاری با بڵێن پارێزگاری نەکردن لە ژینگە بە هۆکاری سەرمایەداری وای کردووە کە ژینگە گۆڕانی کەشوهەوا خێراتر کاریگەری کاردانەوەکانی لەسەری هەبێت تایبەت بە کاریگەری گۆڕانەکانی کەشوهەوا میوانێکمان دەبێت قسە لەسەر هۆکارەکانی گۆڕانی کەشوهەوا و کاریگەریەکانی بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان دەکەین و دیوێکی دیکە کاریگەری دروستکردنی بینە و باڵەخانە بەرزەکانیش ئەمە کاریگەریەک لەسەر کەشوهەوا دروست دەکات تایبەت بەم بابەتانە زۆر بەڕێز هێدی جەمال ماستەر لە بواریکەش ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت کاک هێدی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرتا دەمەوێت بپرسم بە شێوەیەکی گشتی کاریگەری گۆڕانەکانی کەشوهەوا بە دیاریکراوی لە هەموو جیهاندا کاریگەریەکانی تا چەندە یاخود بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانی کەشوهەوا تا چەندە گۆڕانێکی خێرا بۆ لە سەرتاسەری جیهاندا سلااو لە بەڕێستان سلااو لە بینەروبی سەری کەناڵ ئازیزەکەتان سواز بۆ میوانداریەکەتان سەبارەت بە پرسیارەکەت ئەوەی دەمەوێت لێرەدا تیشکی بخەمە سەر پێشەکی پێشی بچین ناو بابەتەکە ئەوەیەکەوە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دیاردەیەکی جیهانیە وەکو هەمومان دەزانین بەڵام ئەوەی کە لێرەدا گرنگە بیزانین ئەوەیە کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمە وەکو بەشێکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی زۆر کاریگەرتر و مەترسیدارتر ئەم کاریگەریانی لەسەر زەق بۆتەوە بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانین بڵێن عێراق و وڵاتی کوێت دوو ناوچەن کە زۆرترین گۆڕانکاری پێوە دیار بووە هەروەکو خۆشمان لە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق و ناوچەکە هەستمان بەو مەترسیانە کردووە بۆیە دەتوانم بڵێم گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەداخەوە سەرڕای کێشەکانی ترکە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەتی وشکە ساڵی یاخود دیاردا ئەو دیاردانێکەوە ئێمە دەتوانین بڵێن بۆ نمونە لافا و دروست بوونی لافا و یاخود ئەو دیاردانی پێویستن بە کەشوهەوا زیاتر لە ناوچەکانی ئێمە زەق بووتەوە باشە بە دیاریکراوی هۆکارەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بۆچی دەگەڕێتەوە ئەگەر بێت و پرسیارەکەت بە شێوەیەکی تر بڵێ بکەین بۆی وەڵامەکەی ڕوونتر بێت بۆ بینەرانمان خۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ئاماژەمان پێکرد دیاردەیەکی جیهانیە واتە دیاردەیەک نیە تەنها پێویست بێت بە هەرێمی کوردستانەوە ئەوە ڕوونە کە گۆڕانەکانی کەشوهەوا و سەرتاش ئاماژەم پێدا کاریگەری لەسەر سەرتاسەری جیهان دروست کردووە جگەلەوەی کە با بڵێن هۆکارەکان خۆی لە خۆیدا هۆکارە سروشتەکەیەکێکە لە بابەتەکان بە دیاریکراوی تەواوی هۆکارەکان ئەگەر ئاماژی پێ بدەیت بڵێ خۆت خۆشت ئاماژت پێدا خۆی دوو هۆکار هەیە بۆ نمونە هۆکارە سروشتێکە ئەوەیەکەوە دیاردەکە زەقتر دەکاتەوە هۆکارە مرۆیەکەش ئەوەیە کە ئێمە بڵێ چاڵاکیەکانی مرۆڤ ئەو دیاردەیە ئالۆستر دەکات بۆ نمونە هەروەکو ئاماژەت پێدا لە سەرەتای بابەتەکەدا بۆ نمونە بابەتی دروستکردنی باڵەخانەکانمان بابەتی ئەو شێوازەی کە ئێمە بڵێ کار دەکەین بۆ ئەوەی کەوا بجەنجین لە دژی بابەتی گۆڕانکاری ئەوهەوا ئەمانە هەمووی کاریگەری هەیە بۆ نمونە بورتر باسی بابەتەکە بکەین ئێمە لە ساڵی 2010-2011 توێژنەوەیەکمان کردووە لەسەر دەربارەی شێوازی دیاردەیە کە پێ دەوترێت دیاردەی نیمچە دروگەی گەرمی لە شارەکانی هەرێمی کوردستان لەو کاتەدا ئەوەی کە بۆ ئێمە ڕوون بۆەوە دیاردەکە بەو شێوەیە زەقنە بۆ ئەلەوەی ئێستا هەیە بۆ نمونە 2023 ئێمە دووبارە توێژنەوەکەمان دووبارە کردوێتەوە ئەوە دەرکەوتووە کە زۆری باڵەخانەکان و هەروە شێوازی باڵەخانەکان ئەم مەترسیان یاخود ئەم کێشەیان زیاتر زەق کردوێتەوە بە تایبەتی باڵەخانە بەرزەکان ئەگەر بێت و من زیاتر ئەو بابەتە وردکەمەوە لەسەر زۆری باڵەخانە و باڵەخانە بەرزەکان من نمونەی شاری هەولێرتان بۆ دێن مۆچکە توێژنەوەکەمان لەسەر ئەو ناوچەیە کردووە کە هەر وەکو هۆکارێکە بۆ ئەوەی کەوا دیاردەکانی گۆڕانکاری کەشوهەوا زیاتر زەق بێتەوە بۆ من لە شاری هەولێر ئێستا زیاتر ئاراستەکان بەرەو دروستکردنی باڵەخانەی بەرز دەچن باڵەخانەی بەرز بە سروشتی خۆی ئەوەیەکەوە ڕوبەرێکی زیاتری هەیە ئەم ڕوبەرە وا دەکات گەرمیەکی زیاتر لە تیشکی خۆرە وەربگرێت ئەم گەرمیەش بە شێوەیەکی لەسەر خۆ دەداتەوە کاتێک ئەم گەرمی بە شێوەی لەسەر خۆ دەداتەوە وا دەکات ژینگەی ناو شارەکان ژینگەیەکی بێزارکەر و گەرم بێت ئەمە یەکێک لە لایەنەکان لایەنێکی تری بۆ ئەوە دەگەڕێت لایەنێکی تریکەوە کێشەکە ئالۆستر دەکات ئەوەیەکەوە شارەکاندا دەگەڕێتەوە بۆ بەرگەهەوە ئەو باڵەخانە بەرزانە
دەبێتە ڕێگر لی واتە قەتیزبوونێک ڕوودەدات دووبارە ئەم ژینگەیە بێزارکەر دەکات. من هەروەکو بیرهێنانەوەیەک ئەگەر بۆ نمونە لەوانەیە زۆرێکمان لە بیرمان بێت پێشەوەی کە ئەم جۆرە باڵەخانانە لە شارەکانی خۆمان بۆ نمونە دەست بە بنیادنانی بکەین ئێمە لە هاویناندا جۆرە بایەکمان هەبوو کە بای شەماڵ ناسرا بوو یاخود ئەو بایەکەوە شنەبایەک بوو کە لە هاویناندا هەبوو ئەمەش ئەو بایەکە لە ناوچەکانی دەرەوەی شارەکان دێتە ناو شارەکان بە تایبەتی لە هاویناندا ئەمە زیاتر لە کاتەکانی دوای نیوەڕۆ بەڵام ئێستا ئەم دیاردەیە نابینین لەبەرەوەی کە باڵەخانەکان بوونەتە ڕێگر لە هاتوچۆکردنی ئەم جۆرە بایە یاخود لە دەرچوونی ئەو گەرمیە قەتیسکراوەیەوە بڵێ لە ناو شارەکاندا ماونەتەوە واتە بەگشتی سەرڕای بە هۆکارە سروشتەکان کە ئاماژەمان پێدا بۆ گۆڕانکاری ئاوهەوا هۆکارە مرۆیەکانیش ڕۆڵێکی کاریگەریان بینیوە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە تا ئێستا دەستمان بەوە نەکردووەکەوە بجەنجین یاخود بجەنجین لە دژی گۆڕانکاریەکانی ئاوهەوا ئێمە تەنها بیرکردنەوەی ئێمە زیاتر لەسەر بابەتی بۆ نمونە چاندنی دارە سەوزکردنی شارەکانە بێگومان ئەمە لایەنێکی زۆر بڵێ گرنگە بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاری ئاوهەوا بەڵام لەگەڵ هێدی دەمێ بابەتێکی دیکە بپرسم هەر لەسەر دروستکردنی بیناو باڵەخانەکان و کاریگەری لەسەر ژینگە دیار لەم بابەتە زیاتر وردەبینەوە ئەو بیناو باڵەخانانەی کە دروست دەکرێت یەکێک لە خاڵەکانی کە هۆکار بۆ پیسبوونی ژینگەکان ژینگە باس لە بەرزی باڵەخانەکان کردووە جۆرێکی دیکە لەو موادانی کە لە دروستکردنی بیناو باڵەخانەکان بەکاردێنرێت خۆی لە خۆیدا ئەمە کاریگەری لەسەر ژینگە دەبێت؟ بێگومان پرسیارێکی زۆر جوانە گوژان کە من لە بیرم کرد لە سەرەتادا ئاماژەی پێ بکەم خۆی پێکاتەی دروستکردنی باڵەخانەکان تا هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی ئەو جۆرە بڵێ ژینگە بێزارکەری ئەو ژینگە گەرمەی کە لە شارەکاندا هەیە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ئێمە دەزانین کۆنکریت یەکێکە لە پێکاتە سەرەکیەکان لە دروستکردنی باڵەخانەکان سیفاتی کۆنکریت ئەوەیەکەوە گەرمی لەسەرخۆ وەردەگرێت و لەسەر خۆش دەیداتەوە ئەمە چی دروست دەکات بۆ نمونە تۆ لە کاتی بەیانیاندا کاتێک تیشکی خۆت لەگەڵ هەڵاتنی ڕۆژدا ئەم باڵەخانانە دەست دەکەن بە وەرگرتنی گەرمی بە شێوەیەکی لەسەرخۆ بەڵام بە شێوەیەکی خێرا نایدەنەوە زۆر جیاوازە لەگەڵ پێکاتەکانی تر بۆ نمونە لە کۆندا کە خشت بەکار هاتووە خشت بە سروشتی خۆی گەرمیەکە زوو وەردەگرێت و زوو دەیداتەوە ئەم زوو وەرگرتن و زوودانەوەی وا دەکات پێکاتەی شارەکان بە شێوەیەکی خێراتر فێنک بنەوە بە تایبەتی لە کاتەکانی دوای نیوەڕۆ کاتێک تیشکی خۆر ئەو گەرمی نامێنێت بەڵام کۆنکریت هەروەکو ئاماژەم پێدا لەسەر خۆری دەگرێت و لەسەر خۆ دەیداتەوە ئەم لەسەر خۆدانەوەی وا دەکات هەتا کاتەکانی درەنگی شەویش ئەم گەرمیە بەردەوام بێت لە دانەوەی کە ئەمە دیاردەیەکە کە ئەمە ڕێک دیاردەی نیمچە دوورگەی گەرمیمان بۆ دروست دەکات لە شارەکان نیمچە دوورگەی گەرمی ببورن هەروەکو ئاماژەم پێدا بریتێ لە بەرزی پلەی گەرمی لە ناو شارەکان بە بەراورد لە ناوچەکانی دەرەوەی کە ئەمە دیاردەیەکی باوە لەوانەیە زۆرێکمان بڵێ شارەزایی و ئاشنایەتیمان پێی هەبێت بەڵام لە هەرێمی کوردستان بارودۆخەکە زۆر جیاوازە لەبەرەوەی هەموو ئەو مەتریالانەی کە تا ئێستا بەکاردەهێنرێت متریالێک نین ژینگە دۆست بن بۆ مەبەستی وەرگرتنی گەرمی و دانەوەی هەروە حەزم کرد ئاماژە بە خاڵێشتر بدەم ئێستا لە زۆرێک لەو کۆمەڵگە نیشتە جێبوونانەی کە دروست دەکرد من بە تایبەت باسی شاری هەولێر دەکەم لەبەرەوەی بە حکومەوەی کە نیشتەجێ ئەوێ بووم و شارەزیاترم لەو ناوچەیە پێکاتەیەک بەکاردێنێت کە ئێمە بڵێ بە زمانە لۆکاڵەکەی خۆمان بە قرمید ناسراوە خۆی قرمید یەکێکە لەو پێکاتانەی کە زۆر باشە بۆ بابەتی بەرەنگاربوونەوەی نیمچە دوورگەی گەرمی لە شارەکان بەڵام بەداخەوە ئەو متریاڵی کە دەهێنرێتە کوردستان ئەو قرمیدە کوالیتیە نییەکەوە بتوانێت ئەو گەرمیە بە شێوەیەکی خێرا وەرگێت و بە شێوەیەکی خێرا بداتەوە بە پێچەوانەوە ئەو قرمیدێتێکە دێتە کوردستان پێکاتەیەکی تەنچی هەیە و هەروە پێکاتەیەکی میتاڵی هەیەواتە کانزایی هەیە وا دەکات گەرمیەکە وەرگێت و ڕەنگەکەشی تێرە ئەمەش وا دەکات زیاتر گەرم بێت لە کۆنکریتەکە واتە ئەمە پرۆسەی گەرمبوونەکە خێراتر دەکات بە پێچەوانەی ئەوەی کەوا قرمید خۆی ئەگەر هاتوو بە شێوەیەکی ڕێکوپێک و بە کواڵەتی بەکار بێنرێت ڕێگایکی زۆر باشە بۆ هێنانە خوارەوەی پلەی گەرمی لە نێو شارەکاندا. باشە کاگەدی بابەتێکی دیکەی کە دروستکردنی بیناو باڵەخانەکانە کە کاریگەری لەسەر ژینگە دەبێت پاشماوەی بیناو باڵەخانەکانە زۆر جار ئەو پاشماوانێک بشێوەیەکی زانستی لە ناو نابرێت جارێکی ئەمە دەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە ئایا لە هەرێمی کوردستان ئەوەی کە توێژینەوە کراوە بەدواداچوون کراوە یاخود ئەم بابەتە لە توێژینەوەکەدا لە بەدواداچوونەکەی ئێوەدا جێ بۆتەوە پاشماوەی بیناو باڵەخانەکان چ کاریگەریەکی لەسەر ژینگە و گۆڕانی کەشواکە دروست کردووە؟
سواز بۆ پرسیارەکەت بەداخەوە دەمێت ئاماژە بە بابەتێک بکەم بابەتی توێژینەوە بەداخۆ لە هەرێمی کوردستان یاخود لە ناوچەکەدا تا ئێستا ئێمە دامەزراوەیەکمان نییە کە ئەو توێژینەوانە بە شێوەیەکی ستاندارد و بە شێوەیەکی کۆکراوە بکات کە بتوانین ئێمە ئەنجامی ئەو توێژینەوانە بڵێ بەکاربێنین بۆ چارەسەرکردنی کێشە گرفتەکان ئەوەی کە هەیە بۆ نمونە هەوڵی تاکە کەسیە بۆ نمونە من لە لای خۆم توێژینەوە دەکەم کەسانیش لای خۆنەوە توێژینەوە دەکەن بەڵام جیهەتێک یاخود دامەزراوەیەک نییە کە ئەو توێژینەوانە وەرگێت و کاری لەسەر بکات بگەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێستان لەسەر بابەتی پاشماوە بێگومان بابەتی چارەسەرکردنی پاشماوەکان بابەتێکی زۆر گرنگە بەداخەوە دووبارە لە هەرێمی کوردستان لە زۆربەی شارەکان ئەوەندەی ئاگادار بم بە شێوەیەکی زۆر بڵێ دژی ژینگە ئەو پاشماوانە لە ناو دەبردرێت یاخود چارەسەر دەکرێت بە تایبەتی دەسووتێنرێن ئەمەش بڵێ دوو کێشەی ژینگەیمان بۆ دروست دەکات لە کاتی سووتاندنیدا ئەم بڵێ ئەم دووکەڵ و ئەم گازە ژەهراویانەی کە دەڕژێنە ناو بەرگەهەوە ئەمە یەک خۆی لە خۆیدا هەم بڵێ بۆ بابەتی کواڵیتی هەوا کە ژینگە پیس دەکات و هەروەها گەرمی دەبەخشێت و زائیدەن ئەمە کێشەیەکی تری زۆر گەورەی ژینگەی دروست دەکات کە ئێمە بەڕاستی بەداخەوە لەی بێخەبەرین ئەویش بریتێت لە پیسبوونی خاک پیسبوونی خاک لەو ناوچانەکەوا دەکات لەوانەیە بۆ ماوەی سەدان ساڵ ئەو خاکە دەست نەدات بۆ هیچ جۆرە چالاکیێکی کشت و کاڵکردن بڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستان پاشماوەکانی بڵێ پاشماوی ئەو باڵەخانە یا پاشماوی کاروباری چاڵەشەکانی مرۆڤ لە شارەکاندا بە شێوەیەکی تەندروست و زانستیانە لە ناو نابردوێن کە ئەمەش خۆی لە خۆیدا کێشەکە زیاتر زەق دەکاتەوە. باشە کاکێدی وەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەو پرسیارە ئاراستە بکەم ئەم توێژینەوانی دەکرێت ئەم بەدووادا چوونانی دەکرێت کە لەسەر شێوازی دروستکردنی تەلارسازی و بینا و باڵەخانەکان و ئەو کێشە و گیرگفتانی کە لە دروستکردنی بینا و باڵەخانەکان و کاریگەری نێرێنیەکانی سەرکەش و هەوا دروست دەبێت ئەم توێژینەوانە تا چەندە دەکرێت جێی خۆی بگرێت تا چەندە ئەم توێژینەوانە تەنها توێژینەوەیەک نابێت لە دووتوێی لاپەڕەکان و کتێبێکدا دابدرێت لەگەڵ لایانی پەیوەندیدار کۆنتاکتن بۆ چارەسەرکردنی تەواوی ئەو گرفتانی کە بۆ هۆکاری دروستکردنی بینا و باڵەخانەکان و کاریگەری نێرێنی لەسەر ژینگە بەجێ دەهێڵێت. بڵێ بە حکمیەوەی کەوا خۆم بڵێ مامۆستای زانکۆ بووم و ئێستاش لە زانکۆ کار دەکەم لە وڵاتی هۆڵەندا دەمەوێت جەخت لەسەر خاڵک بکەمەوە بەداخەوە هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا ئەو توێژینەوانەی کە لە هەرێمی کوردستان دەکرێن هەموو هەوڵی تاکە کەسیە دوو ئامانج یاخود دەتوانم بڵێم ئامانجێکی سەرەکی هەیە لە پشت ئەو توێژینەوانەی کە ئەنجام دەدرێن هەرێمی کوردستان زیاتر بۆ مەبەستی بڵێ گۆڕینی ئێمە لە زانکان پێدەون تەرقیە بۆ نمونە لە مامۆستاوە بۆ پرۆفیسۆر بۆ پرۆفسۆری یاردر بۆ پرۆفیسۆر بۆ ئەوەیە زیاتر بۆ مەبەستی چارەسەر نییە هەروەکو ئاماژەم پێدا ئەگەر هاتوو ببورن ئەگەر هاتوو دامەزراوەیەکە بێت کەوا کار بکات لەسەر ئەم توێژینەوانە یاخود هەروەکەوەی کە لە وڵاتان باوە بۆ نمونە دامەزراوە هەیە کە زیاتر بۆ نمونە کۆمەڵێک توێژەر و کۆمەڵێک ڕێکخرا و دامەزراوە کۆ دەکاتەوە لە ڕێگای پرۆژەیەکەوە کار لەسەر بابەتێکی دیاریکراو دەکەن لەو کاتەدا ئێمە دەتوانین ئەنجامەکانی ئەو توێژینەوانە بەکاربێنین بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە دەتوانن نەک هەرێمی کوردستان بە زەختر جەخت بکەین لەسەر هەرێمی کوردستان لە ناوچەکە بەگشتی بەڵام لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە کەم تا زۆر هەمان بابەتە توێژینەوەکان زیاتر بڵێ هەر توێژینەوەیەکە و بۆ بابستی ئامانجی تاکە کەسی پێشکەش دەکرێت بەڵام لە دوای توێژینەوەکە ئەنجامەکانی یاخود دەرکەوتەکانی توێژینەوەکان بەکار ناهێنرێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە ژینگەیانەی کە توێژینەوەی لەسەر کراوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ هێری جەمال ماستەر لە بواری کەش کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت.